باس لە ساڵیادی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستانەکەین کە بێگومان لە 25 سەی ساڵی 2023 لەلایەن دادگای پاریسەوە نەوتی هەرێمی کوردستان بە بۆری ڕاگیرا کە هەناردەی دەرەوە بکرێت. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بزانین هەرێمی کوردستان کۆی داهاتی لە فرۆشتنی نەوتا چەند بووە. بێگومان 73 ملیار دۆلار داهاتی هەبووە. بۆ دابش بووە بەسەر پشکی کۆمپانیەکان 43 ملیار دۆلار و بە شەکەمەکەشی بۆ حکوومەتی هەرێم ماوەتەوە کە تەنها 30 ملیار دۆلار بووە. لە ماوەی ئەم 10 ساڵەدا بێگومان حکوومەتی هەرێم بە بۆری 1 ملیار و 350 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە. کۆمپانیا نەوتیەکان بایی 10 ملیار دۆلار و بەرهێنانیان کردووە لە خێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستانە. باش بزانین زیانەکانی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان چی بوون؟ ئەمانن. یەکەم داهاتی گەڕاوە بۆ حکوومەت تەنها 30 ملیار دۆلار بووە لەو 73 باسمان کرد 43 بۆ کۆمپانیەکان بۆ تەنها 30 ملیاری بۆ حکوومەت بووە. و حکوومەتی هەرێم قەرزێکی زۆری هاتۆتە سەرشان. نزیکی 36 ملیار دۆلارە کە زۆرینی بریتە لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە پاشەکەوت کراوە، لێبڕین کراوە، نەدراوە، ساڵ هەبووە چەند موچەیەکی زۆر فەوتاوە. و هەروەها لەگەڵ با بڵین بەڵندەرەکان کە پاریان نەدراوەتێ ئەوەش قەرزێکە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە. زۆر باشە. ئێمە بەهۆی ئەم نەوتەوە بێگومان ئەو پاری کە لە بەغا لە ماوەی ئەم 10 ساڵە بۆمانە هات زیاد لە 100 تریلیۆن دینار لە بودجێ عێراقەوە نەهاتۆ بۆ هەرێم کە ئەمە ژێکێکی دیکەیە لەو زەرارانەی کە بەهۆی فرۆشتنی نەوت بە بۆری لە حکوومەتی هەرێم کەوتووە. باشە لە ماوەی ئەم 2 ساڵەدا لە 25 سەی 2023 تاکو ئێستا حکوومەتی هەرێم نەوت بە بۆری نافرۆشێ، بەڵام نەوەستاوە لە فرۆشتنی نەوت بەڵکو بە تەنکەر و بە قاچاق نەوت دەفرۆشێت کە ڕۆژانە 300 هزار بەرمیل نەوت دەفرۆشێت. وەزیری دارایی لە دوانێکی باز لەوە دەکات کە نەوت بە 33 دۆلار ئەفرۆشتێ. ئەگەر ئەمە زەرب و تەقسیمێ بکەین لە 2 ساڵی ڕابردوودا 216 ملیۆن بەرمیل نەوت بە قاچاق بە تەنکەر فرۆشراوە کە داهاتەکەی بێگومان بەو 33 دۆلاری کە باسمان کرد 7 ملیار و 128 ملیۆن دۆلارە کە ئەم پارەیە دیار نییە لەکوێیە لە هیچ ڕاپۆرتێکە ئاماژەی پێ نەکراوە بۆ موچە سەرف نەکراوە بۆ بەرهێنان و بۆ پرۆژەکان سەرف نەکراوە کەس نازانێت ئەم پارەیە لەکوێیە و تەنانەت هاوڵاتیان و تەنانەت موچەخۆران لە هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوو موچەیەکیشان فەوتا هێشتا حکوومەتی هەرێم ئامادە نییە لەو هەموو داهاتێکی هەیەی موچەیەک دابشکە. ئەمەی باسمان کرد ساڵیادی ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان.